لەبەرەوەی هێشتا بخۆم بە بەشێک لەو ڕێکخراوانە ئازانم کە لەسەر ئەم بابەتە ئیشەکەن و وەکو چالاکوانێک خۆمە بینم لەگەڵ ئێوە. بەڕێزان، کوشتنی ژن بە پاساوی شەرەف هەر یەکێک لەم زاراوانەی یەک وەرگرا. کوشتن، ژن، پاسا و شەرەف لە هەناوی خۆیان هەڵگری کۆمەڵێکی زۆر لە جەدەلێتە و هەڵەگری هەر یەکێک لەوانە بۆ خۆی بە تەنها دەیان توێژینەوەی لەسەر بکرێ و قسەی لەسەر بکرێ و ڕای جیاوازی لەسەر بوترێ وەکو کراوە و بەبەردەوامیشە بێ. بەڵام کۆکردنەوەی هەموو زارەوانە لە ناو دەستەواژەیەکە کە کوشتنی ژنە بە پاساوی شەرەف، تەنها ئەو ژنە، تەنها ئەو کچە هەست بە لێکەوتەکەیەکە کە لە ساتی نێوان گولە بارانکردنی و گیان دەرچوونیا ئەگاتە یەقین کە ئەوەی کوشتوویەتی نزیکترین کەسەکانی خۆیەتی. بەس ئەو هەستی پێیەکە بە نسبەت ئێمەوە قسەکردنە. لەگەڵ هانا ئێمە لە ڕێکخراوێک ئیشمانە کرد. من بۆ خۆمێکێک بووم لەوانەی کە ئەڕۆیشتم بۆی ژنێک بێنم بۆی ڕزگار ببێ، بۆی نەکوژرێ. یەک حاڵەتان بۆ گەڕمەوە لە ماوەی کەمتر لە دەقەیەکە. تازە کەرکووک ئازاد کرابوو، ژنێک لە داقووق، کچێک لە داقووق کەیسێکی هەبوو. ئێمەیان نارد لەگەڵ سایقێک بۆ ئەوەی کچەکە، تەبەن کچەکە ڕای کردبوو، هاتبوو بۆ سلەیمانی کە سوکارەکەی وتبوویان با بێتەوە نایکوژین. ئێمە بردمانەوە، خۆم و سایقێک کە ڕۆشتین لەوێ لە پۆلیسی ڕەحیماوە کوڕێکی لێبوو سوتفەوا بوو ئەم ناسی لە جامیعە بەیەکەوە بووین. دانیشتین یەکێک لە دەرەوە ئیشارەتی بۆ کردم، چوومە دەرەوە یەکسەر وتی من کوڕی خاڵی ئەو کچم، ئەمڕۆ لە ئێوەی وەرەگرنەوە، ئەوانەی ئەمڕۆ تەعاهودەکان نووسن هیچی لێ ناکەن، بەس خەڵکێکی تر هەیە خۆی حازر کرۆی کوژێ. هیچم نەکرد. بەو ڕەفیقەمم وت لەوێ زابط بوو تحقیقیە کرد، وتم من کچەکە ئەبەمەوە. وتی بۆ؟ وتم ئەیبەمەوە، بەس یەک شتم بۆ بکە ئەمانم بۆ دوور خەرەوە. هەموو کە سوکارەی کە هاتبوون کچەکە وەرگرنەوە و تەعاهود بنووسن کردنیانە شوێنێکەوە. ئێمە هاتینەوە لانکرۆزەرێکمان پێ بوو، 86 بوو، سیارەکە مۆدێلی زۆر باش نەبوو. تەسەورەکەن دوامان کەوتن، تەقەیان لێ کردین. زوو سایقەکە ئاوڕێدام لێدامەوە ئەیوت با بۆستی. ئێموت بۆستی نەبێت تەسلیمی کەین. تەسلیمی کەین ئەکوژرێ، لەبەرەوە تەسلیمی ناکەین. هاتینەوە، تەسلیممان نەکرد. ڕووناخان بەڕەحمەت بێ هەوڵی خۆیدا، ڕەنجی خۆیدا لەو کەیسە، دوای لەگەڵ ئەو کوڕە هاوسەرگیریان کرد کە قەرار بوو لەسەر ئەو بکوژرێ. ئەوە نمونەیەکە. بەڕێزان، لەوەتەی ئەم بابەتە قسەی لەسەرکرێ بە تایبەتی لە دوای 91ەوە شتێک هەیە بەردەوام گوێمان لێ بێ، بەردەوام. ئەمە دیاردەیەکی جیهانیە و بە تەنها کۆمەڵگەی کوردستانی نەگرتووەتەوە و لە هەموو کۆمەڵگەکانە هەیە. ئێوە بە شێوەیەکی نسبی ڕاستە، بە شێوەیەکی ڕێژەیی ڕاستە، بەڵام بە ئەسەفەوە ئێڵێم کۆمەڵگەی کوردستانی نەک لێرە بەڵکو لە دووری سەدان کیلۆمەتر و عەبری موحیطات بە پەڕینەوە بۆ زەریاکانیش، تەنانەت لە پەناهەندەیش ئێمە وا ناسراوین کە ژن کوژین. کەواتە بووە بە یەکێک لە خەسڵەتەکانمان، لە سیماکانی پێناسینەوەمان. بەڕێزان، بۆیە وتارەکەم نەنووسیەوە بۆی بتوانم قسانە بکەم. ئێمە پێی دەناسرینەوە کە ژن کوژین. ڕەنگە یەکێک لە شانازیەکانیش بەر ئێمە کەوتبێ لەوەی کە لە هەموو کۆمەڵگەکانی دەوروبەرمان بە دیاریکراوی ئازایانەتر قسە لەسەر ئەم بابەتەیەکەین. و شەرەفی ئەومان پێ بڕاوە دەست بۆ هەندێک لە مادەکانی یاسای سزاکانی عێراقی ژبانە 1969 بە دیاریکراوی تعلیقکردنی ئیشکردن بە مادەی 409 بکەین. ئەو شەرەفەش بەربەس سەرۆک مام جەلال بڕا کە ئەوەی کرد سەرباری پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هۆزەکان، لەگەڵ خێڵەکان، لەگەڵ مراعاتکردنی دابوونەریتە کۆمەڵایەتیەکان، بەڵام لەو بابەتانەی پەیوەندیان بە ژنەوە بوو لە هەموو کەس ئازاتر بوو، کەسی ناخوێندەوە. ئەو مادەی کە ئێمە لە ڕابردووە هەمومان پێمان وابوو ئەگەر ئەو مادەیە تعلیق کرێ ژن کوژی نامێنێ یا زۆر کەمە بێتەوە.
دوای هاتین یاسای توندوتیژی خێزانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیشمان دەرکرد بەڵام هەر ماوە دیاردە نییە هێشتا نەبوو بە دیاردە بەڵام حاڵەتەکانی زۆرن هەر ماوە بۆ دوو سەبەبی هەیە یەکێکیان دابوونەریتی کۆمەڵایەتی و تێرمە کۆمەڵایەتیانەیە کە بەردەوام تەغزیەی پاساوەکانی کوشتنی ژنەکەن پاڵنەرن هۆکارن تەغزیەشی دەکەن و بەردەوامیش خۆیان تازاکەنەوە لەگەڵ هەموو گۆڕانکاریەک خۆیان نوێکەنەوە بەڵام نوێکردنەوەکە بەرهەمهێنانەوەی هەمان عەقڵیەتە عەقڵیەتێک کە لێرەوە تەئسیری لەسەر گەنجێک هەیە لە سوید لە ئەڵمانیا هێشتا دەتوانێت کاریگەری لەسەردانێ ئەم تەغزیەکردنەوەیە تەغزیەکردنی ئەم پاساوەکانی کوشتن کۆمەڵگە دەیکا دابوونەریتی کۆمەڵایەتیەکە بۆ ئێمەین خۆمانین بیر لەوە ناکەینەوە ڕۆژی لە ڕۆژان ئێمەش کچمان هەیە دایکەکانن بیر لەوە ناکەنەوە خۆشت کچێکت هەیە خەڵک هانە دەی بۆی کچەکەی خۆی کوژێ پیاوەکانن کە شەڕەکەن بەیەکەوە یەکەم قسەی کە ئەیکەن بە خوشکی بە دایکی بە خێزانەکەی ئێڵێن هەمومانین وا لەو خێزانەکانی کە ژنەکانی خۆیانە کوژن ئەوانیش قوربانین ئەو برایی دەستێت چێتە خوشکەکەی ئەویش قوربانیە قوربانی نۆرمێکی کۆمەڵایەتیە کە ناگۆڕێ نازانم بۆ ناگۆڕێ هەموو شتێ وەرەگرین منفتحین کراوەین لەسەر زۆر شت بەس لەوە وەرناگرین گەشتە سەر ئەوە تەواو وەکو خۆمانمان لێتەوە بەڕێزان ئەمە تاکەی بەردەوامە بێگومان ئەمێنێ بەس چۆن کەمە بێتەوە هەمومان واجبمان هەیە ئێمە لە پەرلەمانی کوردستان بەشەکەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە زیاتر لە جارێک بە نووسراوی ڕەسمی ناردوومانە بۆ ڕێکخراوەکانی ژنان بۆ هاوپەیمانێتی ڕێکخراوەکانی ژنان بۆ ئەنجومەنی باڵای سربەخۆی ئەنجومەنی باڵای خانمان بۆ بەڕێوەبەراتی گشتی توندوتیژی دژ بە ژنان دژ بە خێزان وتومانە تا ئێمە لەوین چیتان هەیە بۆ ئەوەی بیگۆڕین لە قانونەکان ئەتانەوێت چ قانونێک دەربچێ بۆمانی بنێرن تا ئێستا سەبارەت بم بابەتە ئێمە هیچمان بۆ نەهاتووە و ئەندامانی پەرلەمانیش وەکو پرۆژە هیچیان پێشکەشی ئێمە نەکردووە ئەوە واجبەکەی ئێمەیە قانون دەرکەین دوای دێتە سەر واجبی موئەسسەسەیەکی تر دامەزراوەیەکی تری دەستوری لە هەرێمی کوردستان کە دادگاکانن هیوا خوازم دادوەرە بەڕێزەکان لێکۆڵەرە بەڕێزەکان تەنانەت مەرکەزەکانی شورتە ئەو کاتەی کە ژنێک هەڕەشەی لەسەرە هەڕەشەکە بە جدی وەربگرن و بۆ لەحزەیەک خۆیان داماڵن لە بیرکردنەوەیەکی جیاواز کە هەیانە سەبارەت بەو کەیسە وەکو ئەرگ بیبینن هەمومان واجبمانە ئەمە ڕاگرین چونکە هەمومان کچمان هەیە خوشکمان هەیە هەمووشمان معارەزین بۆ ئەوە دەسەڵاتی جێبەجێکردن ئەو گەنجە شەهید بۆ شەهید بوو ئەزانن پەراوێتخراوترین موئەسسەسە لە ناو وەزارەتی ناوخۆیە بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی دژی خێزان و بەڕێوەبەرایەتی پارێزگاکانە پێداویستیەکانیان دابینکردنی پێداویستیەکانیان گوزارشتە لەوەی کە تۆ بەڕاستی ئەو ئیرادە سیاسی هەیە بەرجەستەت کردووە لە دابینکردنی پێداویستیەکانی ئەو موئەسسەسەی کە موئەسسەسەی پاراستنی ژنە لە ناو دەسەڵاتی جێبەجێکردنە موئەسسەسەی پاراستنی ژنە لە هەڕەشە بەڕێزان ئەو بۆ دامەزراوە فەرمیەکان بۆ سیاسیەکان بۆ حیزبە سیاسیەکان هەمویان لە مناسبات عیبیان نییە هەمویان لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە 25 نۆڤەمبەر زۆر باشن مانگێک مانگنیوێکی تر 8 مارسە ماشەڵڵا هەر هەموویە بێتە داکۆکی کار لە مافەکانی ژنان ئێوەن کە بکوژەکان لە داڵدادن ئێوەن تەنانەت هەندێک جار دامەزراوەی فەرمی بەکارەهێنن بۆ داڵدەدانی ژن کوژ ئێکێیە حیزبە خاوەن نفوزەکانن پنتەکانی نفوزن لە هەرێمی کوردستان بنەماڵە خاوەن نفوزەکانن حیزبە سیاسیەکانن لەبەرەوە بەتەنها ئەو وتارانەی کە لە مناسباتە ئەوترێ بەرجەستە بکرێ لە کارە
تەوزیف بکرێ لە خزمەتکردنی پرۆسەی ڕێگرتن و کەمکردنەوەی کوشتنی ژن خۆی کە ببێتەوە. دوا دامەزراوەکان کە ئەرکیانە دامەزراوە ناحکومیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و مێدیان، هیوادارم تەنها بۆ مناسەبات ئەم بابەتە بە گرنگی وەرنەگرین، چونکە هەمومان لە بەردەم هەمان مەترسیاین.